گیان گیان یعقوب گیان کاکە گیان دایکت فێری قورئان کردووە؟ دایکم فێرم کردووە. تۆ قورئانی پێڵێ یا باوکت پێڵێت؟ من پێڵم هەندێک جار گوێ لە قارەیە گرێت، گوێ لە قارەیە گرێت لەسەر تەلەفۆنەکەی، هەندێک جار من یارمەتێدەم. باشە دڵخۆشە بە ئیسلام، دڵخۆشە کە موسڵمان بووە؟ بەڵێ دڵخۆشە. قەت باسی ئەوە کە هەستی جارانی چۆن بوو ئێستا چۆنە؟ نا. ها؟ نا. یعنی باسی ئەوە ناکە بۆ نەمەسیحێت یان ناو کوفر چۆن بوو ناو ئیسلام چۆنە؟ نا قەت وای نەوتووە. ئەی بۆ پرسیاری لێ ناکەی بڵێ دایە جاران خۆشبەخت بوویان ئێستا، جاران مرتاح بوویا ئێستا؟ ئەی بەتەمان ئەم جارە بەیەکەوە گشتان خانوادەکەتان دایکت باوکت برا و خوشکەکانتان هەمووتان بڕۆن بۆ عومرە؟ ئینشاءالله ئێماڕێن. ئاسانی کە وەڵام بەڵام جارێت تۆزە مشکلەیەکمان هەیە مامۆستا، مشکلەی یەک مناڵەکانمان. یا ڕەبی خوا بۆتانی ساهل کە قوربانگیان. بام سەلامەت بێخوا. کەی یەیتەوە بۆ سلێمانی؟ ئینشاءالله ئەم ساڵ دێنەوە، ئەگەر نا ئینشاءالله ساڵێکی تر. ئینشاءالله من لە خزمەتانە بم باشە؟ ئەم جارە وەرەوە ڕسمێ تریش وێنەی تریش بە یەکەوە گرینەوە. ئینشاءالله. مامۆستاگیان دوعای خێر بۆ کە عومەر بکە. کە عومەری چ مامۆستا خۆی نەخۆشە. عومەر بەربووتەوە کە عومەر خەریکە ژنێ. عومەر کە دەستگیری کراوە. عومەر بەرەڵا بووە الحەمدولله. وەرە فەقیرەتەوە نانەما خەریکی ژنیە نانە داماوە بەر بووە. مامۆستا بڵێ دوعا بۆ ئێمە بکە قوربانت بم. مامۆستاگیان دوعای خێرتان بۆ ئەکەین. چی دوعایەک بۆ منەکە یادی بزانم چی دوعایەکم بۆکەی؟ یا الله شفای تۆ بدات. اللهم ئامین. ئێ یا الله بە ناوجوانەکانی خۆت مامۆستا شیفا دێتێ. اللهم ئامین. ئێ دوعای تریش دەی؟ دوعای نەکا قورکاتە سەرمانە. مامۆستا کوڕێک ترم هەیە ئەڵەم کوڕم نەخۆش ماڵێ خوای گیان باوکە نەخۆشکەی. زۆر بەخەلکی ڕاستەکەمەوە وڵم نابەو دیترێکە. خوا نەکە یا ڕەبی، خوا نەکە یاخوا هەمیشە لەش ساغ و مەحفوظ بن یا ڕەبی. ئەزای دوعاکەی ئەکەی زانی مامۆستا بۆ دوعا ناکەی بۆمەکە. یا الله مامۆستا پارێزی لە شەر شەیتان، لە فیتنەی ئاخر زەمان، لە عەزابی قەبر. یا الله بیپارێزی لە ئاگر جەهەنەم. اللهم ئامین. بە قوربانێ بم قوربان. چاوەکەم کاکە یعقوب گیان زۆر زۆر خۆشحاڵ بووین قوربان گیان. زۆر زۆر یعنی دڵمانە خۆش کرد و شاشەکەت ئاوەدان کردەوە، هەموو ئەو ماڵانەت ئاوەدان کردەوە کە ئیم شۆ لە لایڤەکە بەشدار بوون. چوم کاکە یعقوب چوم بۆ لای ئەو مامە حاجی کە هاتە مایکەکەوە هاوتی من تەمەنم 73 ساڵە. گوێ لێ بوو؟ هابینیم کە چوم قورئانێکیشم بۆی برد و چوم دەستیشی ماچ کرد؟ نەبینێ پیشان نەوبینی؟ ئینشاءالله سەیری. کەی تۆ شاتیتەوە ئاوا قورئانێکی جوانت دەدەمێ باشە ئینشاءالله؟ ئینشاءالله. زۆر سپاس مامۆستاگیان. ئێمەش سپاسی تۆکەین قوربانگیان. زۆر سپاس مامۆستاگیان. بۆ خانوادەی بەڕێستان بۆ هەموو لایەکتان. یادی بێ هەفتەی یەک جار بینە خزمەتتان. ئینشاءالله هەموو هەفتەیە خۆت ئامادە کە ئاوا سوورەتێکی قورئانمان بۆ ئامادە کە بۆمان بخوێنە و بتوانە شتێکی جوانشمان پێشکەشکە. زۆر سپاس. دەی بە ساقەی دڵە بم دەی خوا لەگەڵ بێت ئەمانەتی ڕەب العالەمین بیت.